قناغا نوکه پروسه آشتی و دیتنا بطایبتی جی پینگاوین داهاتی که اف پروسه سر بگره و آخرفتن دولت باخچالی جید گل برای دکتر حسن نکتای رو برای ناوندا وکولینان یا کاف کاسمه الانقره دید گل مدابه می بحث بکن دکتر گلک سپاس کنین گل مدانه هماش دست بک ازش پیاما دولت باخچالی از دست بکم اف پیامت چه حل گرد اگر هنه اف در فتاحات یک پیش دست بچت yani prose açtı ne kafte serre ko درست ya خو Yani şu an itibariyle gidişat gayet normal gidiyor. بله ئێستا پرۆسەکە بە شێوەشی زۆر نۆرمال بەڕێوە دەچێت هەردوو لە بە شێواژێکی زۆر نۆرمال پەرە بە پرۆسەکە دەدەن هەمووان دەیانەوێت کە پرۆسەکە هیچ پێشهاتێکی خراپی بۆ نێت هەر وەک دەزانن بەڕێز نوعمان کورتڵمش سەرۆکی پەرلەمان لە نزیکەوە چاودێری پرۆسە دەکات و کۆمیسیۆنێک لە پەرلەمان جێبەجێ دەکرێت هەمووان هەوڵ دەدەن بۆ ئەوەی هیچ گێچەڵێک بە پرۆسەکە نەکرێت و پرۆسەکە بە شێوێکی جوان بەردەوام بێت باشە ئەس کۆمیسیۆنی ئەوال پەرلەمانی دێتە پێکینۆن هەم بوو چاودێریکردنی هەم بوو پڕێڤەبرنا پرۆسە ئاشتێت قۆناغێن بهێتدا دەولەتێ بتایبەتیژی ئاک پارتیە چه مرم به هست چه خاله ده بختل برانبری عالیه برانبری خوب تایبتیش جبوی پککی هم هلواشاندن هم جی چکدانی نای کو پروسه بشتات قناغا یاسایی بونه دا Evet, öncelikle Devlet Bahçeli'nin بەڵێ لەگەڵ دەولەت باخچەلی بانگاواسی دەوڵەت باخچەلی ئەم کۆمیسیۆنە دامەزرا و سەرۆکایەتی نوعمان کورتڵمش بەڕێوە دەچێت هەموو ئەوانەی لە پەرلەماندان نوێنەریان دەبێت لە کۆمیسیۆنەکەدا و هەنگاوی جدیتر دەنرێت لەگەڵ دەم پارتیدا لە نزیکەوە بە دوواداچوون بۆ پرۆسەکە دەکرێت هەروەکو دەزانن دوای ئەوەی کە لێبوردنێک دێتە ئاراوە و دوای ئەوەی چەکدا دەندرێت پرۆسەیەکی نوێ دێتە ئاراوە و کۆمیسیۆنەکە ئیشی جدیتر دەکات بۆ پرۆسەکە بەڵێ دەتوانین بڵێن پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە هەمووان دەزانن کە خەڵکیش دەپرسێت ئایا دەکرێت پرۆسەکەتێک بترێت بەڵێ دەتوانین بڵێن هەوڵ هەیە پێشتریش هەوڵ درراوە بەڵام دەبێت پێش ئەمە بکرێت و پێویستە 1970 یان 1970 چەکەکان بێدەنگ بکرێن بەڕاستی دواتر پرۆسەکە بەرەو جدیتر هەنگاو بنێت لەگەڵ ئەمانەدا بەشێک لە گروپەکان دەڵێن کە چەکدانانین ئەمەش بەڕاستی مەترسێکە بۆ سەر پرۆسەکە بۆیە بەڵام بە شێوێکی گشتی دەتوانین بڵێن پرۆسەی چەکدانانی پاکەکە ئەرێنی دەبینین بەئەرێنی دەیبینین ئەس بە حساب تایبەتیژی ئاک پارتی و دەولەتێ بکەم هین چ پێشبینیت کن سەرەداف حتان و کە دیار بینە مەبەستە مژی ڕێکارن لێخۆشبوونی دێ چابن یان ژیان ئازادکردنە ئەو کەسێن کو حتان و کەژیت زیندانە دانە ئەوەیەکە نەیاسایی کو دەم پارتیت بێژە هاتی نەگرتن دێ چا تەعامل گەلڤی بابەتێ تەکردن ژالیە دەولەتێڤە بەڵێ دەبارەی ئەو زیندانیاندا بە شێوەیەکی گشتی کار دەکرێت بۆ ئەوەی بەشێکیان ئازاد بکرێن ئەمە بۆ ئەوەی کار بکرێت بەر لە جەژنی قوربان ئەمە بکرێت کاری جدی دەکرێت بۆ ئەمە هەروەکو دەزانن ئەوانی لە زینداندان کە چاوەڕێ دەکرێت بەشێکی دیکەشی ئەوانی لە زیندانان ئازاد بکرێن داواکاری لەوە دەکرێت هەروەکو دەزانن لە تورکیادا کاتێک لێبوردنێکی گشتی لە تورکیا دێتە ئارەوە هەموو ئەوانە دەگرێتەوە کە لە زینداندان بەپێی یاسای تورکیادا ئەوە هاتووە ئەو بەشەی کە لە زیندان ئازاد دەکرێن ئەم یاسایە دەیانگرێتەوە بەڵام پێشتر دەبێت ئەمە ئەو بکەین ئەوە بڵین دەم پارتی لەگەڵ لایەنەکانی ئاک پارتی و مەهاپا ساسانێک هاتووتارەوە لە نێوان دەم پارتی و ئاک پارتی و مەهاپا و کار لەسەر ئەمە دەکرێت لە داهاتوودا کاری جدیتر کاری زیاتر بۆ ئەمە بکرێت لە بەڵێ دەتوانین ئەوە بڵین بەر لە جەژنی قوربان دەتواندرێت پرۆژه یاسایەک بڕیارێک بدرێت بۆ لێبوردنی گشتی بەڵام هەموو ئەمانە دەبەسترێتەوە بە چەکدانانی پاکەکە هەروەها لەگەڵیدا کۆمیسیۆنێک لە پەرلەماندا دادەمەزرێت پرۆسەی چەکدانانی پاکەکە پرۆسەی ئاشتی نزیکەوە بەدەڵاتچوون دەکات و هەروەها بۆ ئەم لێبوردنی گشتیەش لە نزیکەوە بە دووادەچوون بۆ ئەم پرۆسەیە دەکات بەگشتی دەتوانین بڵێن
کەشێکی ئەرێنی لە تورکیادا هەیە و تەنها کەشێکی شتێک کەم دەتوانین بڵین چەند لایەنێکی کەم هەیە دەیانێت پرۆسەکتێک بدەن بەڵام بە شێوەیەکی گشتی توانین پرۆسەکە زۆر بە ئێرێنی بەڕێوە دەچیت لە لێوان ئەک پارتی لە نێوان دەسەڵاتەوە هەمووان بە جددی سەیری پرۆسەکە دەکەن و لە ڕێگەی نێودوڵەتیشەوە ئیتر نێودوڵەتیش دەیانەوێت ئەم پرۆسەیە بەرەو شتێکی باشتر هەنگاو بنێت و لە چەند ماوەی چەند ماگێکدا ئەنجامەکەی دەبینە بەڕاستی. دکتور درستنی بوو جەژنێ ماینە ئەف زانیاریان تو بەحەستکی ئازادکردنا کەسێن کو پنە یاسای هاتینە زیندانیکردن ئازادکردنەوانە ئەوە توژێ بەحەسکین وەکە ناوەندا و کۆڵینان یا جهێ باوەریە هەمژی کەسێن نزیکی دەوڵەتی و ئاک پارتیە تنێ پێشبینی نەیانجی زانیاری هەنە دوان دوو ڕۆژادا دێگەلە کەس بێنە ئازادکردن. Mecliste zaten bununla ilgili بەڵێ هەروەکو دەزانن لە پەرلەماندا کار لەسەر ئەمە دەکرێت پرۆژیاسەیەک ئامادە دەکرێت لە پەرلەماندا ئەوەکو زانیارێک دەتوانم بڵێم پێتان ئەمە وەکو زانیارێک بە ئێوەی دەدەم کار بۆ ئەمە دەکرێت کار وەکو دەزانن پەرلەمان کار لەسەر ئەم پرۆسەیە دەکات و دەیەوێت بە شێوەیەکی گشتی لێبوردن ئەنجام مندات ئەمە لە بەردەم دەتواندرێت بۆ ڕۆژ یەکەمی تەشنیش درێژ بکرێتەوە بەڕاستی بەڵام دەتوانم بڵێم سبەی یان دوو سبەی ئێوارە ئەم پرۆسەیە کۆتایی پێدێت و لێبوردنێکی گشتی دێتە ئاراوە ئەمە لە نێوان جەژن و لە دوای جەژنی دەتوانێت بکرێت بەڕاستی چەندی هەزار زیندانی ئەم پرۆسێ درێژە دەچێشێت بەڵام لە سبەیەوە دەست پێ دەکات پرۆسەکە لە سبەیەوە دەست پێ دەکات لە هەر کاتێکدا دەتوانین بڵین پرۆژیاسەیەک دەرچوو چەندین کەس ئازاد دەکرێن لەم ڕۆدا وەزارەتی دادیش بۆ ئەمە چەندی کاری جدی دەکات چەکدانین و خو هەڵوەشاندنا پەکەکێ بڕیار و دیداخوازیەکە ڕاستەوخۆ ڕێبەرێ پەکەکێ گرتی عبدوڵە ئۆجەلانی بیە بۆ ڕاکردنا تەجریدا سەر عبدوڵە ئۆجەلانی چ زانیاری هەنە چ بڕیار دێ ئینە گوهلێبینت ڕۆژێن بێ داژالیە دەسەڵاتێوە. باڵێ هەروەکو دەسان پێشتریش لە کۆبنەوەکان بەڕێز ئۆزلان خۆی ڕایگەاندیە کە ناوێت ئازاد بکرێت دەیەوێتن لە زینداندا کارکردنی بۆ ئازادانی بۆ فراهەم بکرێت ئەمە داواکاری ئۆزەلانە بەڵێ لە داهاتوودا دەتواندرێت دەسەڵات سانکارێک بۆ ئەمەش بکرێت کە دەسەڵات کاریش دەکات بەڕاستی نەخشەڕێگایەک بۆ ئەمەدانرێت دەبێت ئەمە بزاندرێت کە ئۆزەلان داوای کردو چەکان دابنرێت و ئەوەشی ڕاکیاندەوە کە ناوێت لە زیندان دەربچێت بەڵام تەنها دەیەوێت لە زینداندا کاری باش بگرێت و کاری زیاتر بکات و ئازادانە کار بکات ئەم بەڵام ئەمە دەتوانین بڵین لە دوای ئەوەی تەواوی چەکەکان بێدەنگ کران تەواوی چەکەکاندان دران ئەمە دەکرێت بێتە ئاراوە وەکو هەنگاوی دووەم و سێمی پرۆسەی ئاشتی دووبارە لە ڕۆژەفدا باسی لەوە دەکرێت چونکە وەکو دەزانن تورکیا بێتیرۆر و تورکیای بێچەکدانان کاتێک دێتە ئاراوە ئەم بابەتە دێتە ئاراوە و قسەی لەسەر دەکرێت. گەلەک سوپاس بەڕێز دکتور حەسەن نوقتای ڕێڤەبەرێ ناوەندا و کۆڵینە ناکافکاسمێ لە ئەنقەرە هێن گەلمەدا بوون سوپاس بووە.